دوای ئەو پەلامارە تیرۆریستیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری قەزای شارەبانی سەر بە پارێزگای دیالە ڕوویدا کە بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی مەدەنی بوونە قوربانی، چاودێرانی سیاسی هۆشداری دەدەن لە سەرهەڵدانی شەڕێکی تائیفی لە پارێزگاکەدا ئەگەر بێت و حکوومەت و هێزە ئەمنیەکان کۆنتڕۆڵی ڕووداوەکە نەکەن. ئەم کردەوەتی رووسیا بۆنی شەڕی تایفی لێدە پەداواکەن لە حکوومەتی ناوەند حکوومەتی عێراق پەرە نەسێنێ زیاتر ڕێگە زووترین کات ڕێگە چارەسەری بۆ بدۆزنەوە لە بەرە ئەوەی باشە زانین عێراق هەموو ناوچەکانی شیعە سونە هەموو تایفەکانی تایە و ئەمە ئەوێتە مایەی ئەوەیە کە لە شارەکانی تر لە شوێنێکی تر هەمان شێوە ڕوو بدات. دیارە ئەمەش مەترسیەکی زۆرە لە ناوچەکەەوە بە تایبەتی لە پارێزگای دیالە بۆیە ئێمە وەکو چاودێرێکی سیاسی ئاوا ئەیبینین کە پێویستە حکوومەتی مەرکەز هێزێک دابین بکات بۆ پاراستنی و بۆ کۆتایی هێنان بەو کێشەیە کە هێزێکی نیشتیمانی بێ هێزێک بێ دوور بێ لە میلیشیات و هێزێک بێ بتوانێ پارێزگاری لە ژیانی هاوڵاتیەکان بکەن. ئەفسەرێکی پێشمەرگەش دەڵێت بوونی هێزی ئەمنی جۆراوجۆر و بوونی بۆشایی ئەمنی وای کردووە کە کردەوە تیرۆریستیەکان لە سنووری پارێزگای دیالە بەردەوامیان هەبێت. دیارە ئەوە لە فەراغی ئەمنی هێزەکانی سوپای حراقی و هەشت و ئەوانە ئەو هێزانێک کە لەو سنوورە ئێرکواجبات دەبینن ئەو بابەتە ڕوویدایە ئەو کارێکی تیرۆریستی بووە بەڕاستی زۆر بەداخەوە بەڵام هەست دەکەین پەل دەچێشی بۆ شەڕی تائیفی و عەشائیری لە منتقەکەی ئەوە کارێکی زۆر خراپە بەڕاستی چکە ئەوە گەر زیاتر تەشەنە بکە پەلداوی بۆ شوێنەکانی تکەش پێویستە سوپای عراقی لە ناوچەکەی عەشدی شعبی ئەو هێزانێک کە ئەرکواجباتیان لەوێندەرەیە ئەمنیەتی خەڵکەکەی باشتر بپارێزن و گروپە تیرۆریستەکان زۆری لەو محوەری حەمرین و ئەوانە خۆیان مۆڵدایە هەمیشە بە ئەو کارە تیرۆریستیانە بەردەوام دەبن و بەردەوامیش بووینە. لە سنووری پارێزگای دیالە بەهۆی بوونی بۆشایی ئەمنی بە تایبەت لە گوندەکاندا وای کردووە کە تیرۆریستان بە ئاسانی کردەوەکانیان لە سنوورەکەدا ئەنجام بدەن و بە پێی ئامارێکیش لەم ساڵدا کردەوە تیرۆریستیەکان لە سنووری پارێزگای دیالە ڕوویان لە زیادبوون کردووە و نوێترین کردەوەی تیرۆریستیش لە پارێزگاکەدا کردەوە تیرۆریستیەکەی گوندی ڕەشاد بوو کە بەهۆیەوە زیاتر لە 15 کەس کوژران و نزیکەی 25 کەسیش بریندار بوون. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.